ئاکام لە خێزانێکی نیشتیمان پەروەرەوە هاتۆتە ناو کای پێشمەرگایەتیەوە. کوڕی پێشمەرگەی دێرین عومەر عوسمانە کە لە نێوان ساڵانی 1970 بۆ 2007 پێشمەرگە بووە و دواتر خانەنشین کراوە. هاوکات خوشکەزای شەهیدی گۆڕون فەرماندەی تۆپخانەی یەکێتی شەهید شێخ تارقی تۆپخانە بووە. ئاکام لە ساڵی 1986 لە هەولێر لەدایک بووە و دوو خوشک و برایەکی هەیە و خۆی منداڵی سێیەمی خێزانەکەیانە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ئامادەیی لە هەولێر تەواو کردووە. بەهۆی زانینی زمانی ئینگلیزیەوە لە نێوان ساڵانی 2006 بۆ 2010 لەگەڵ ئەمریکیەکان وەک وەرگێڕی زمان و لە هەمان کاتدا وەک سەربازی شکاری کردووە. دواتر بەهۆی لێهاتوویەوە لە ساڵی 2011 بە هاوکاری ئەمریکیەکان دەچێتە وڵاتی ئەمریکا و بۆ 2 ساڵ کۆلێژی سەربازی دەخوێنێت. ساڵی 2014 دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و پەیوەندی بە جعفر شێخ مستەفا فەرماندەیە و کاتی هێزەکانی هەفتا و سەرپەرشتیاری میحوەرەکانی پێشمەرگەوە دەکات و لە ڕێگەی ئەوەوە هاتە بواری پێشمەرگایەتی و بووە پردێکی بەهێز لە نێوان پێشمەرگە و هێزی ئاسمانی هاوپەیمانان. دواتر ئەرکی پێدرا و ئەرکەکەیەوە بوو بارگەکانی داعشی لە سنووری جەلەولا بۆ فڕۆکەکانی هاوپەیمانان دیاری دەکرد و بردومان دەکران. لە ساڵی 2015 ئەرکەکەی گوازرایەوە بۆ میحوەری کەرکووک و بە بڕیاری شێخ جعفر هێزێکی بەناوی کۆماندۆ بۆ دروست دەکرێت کە پێکاتبوون لە 38 پێشمەرگە. لە دوای ساڵی 2015ەوە وەک هێزێکی پشتیوانی لە هەر میحوەرێک شەڕ دژی داعش هەبوایە بە لێهاتووی و گیانبازیانەوە دەچوون بەهانای پێشمەرگەکانەوە و داعشیان تێک دەشکاند. توانیمان لەو ئۆپراسیۆنە سیانزە مۆڵگەی داعش تێک بشکێنین شوێنی حەوانەوە وانەوەیان زائیدەن توانیمان کارگەیەکی دروستکردنی ئەڵوات تێک بشکێنین. هێزەکانی کۆماندۆ بە فەرماندەیی ئاکام عومەر بەردەوام مەشقەکانیان لە ژێر سەرپەرشتی هێزەکانی ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسادا بووە و بەهۆی و کاریگەری لە شەڕی دژ بە داعش هەیان بوو. لە ماوەی 6 ساڵدا ژمارەیان لە 38 کەسەوە بۆ 3000 پێشمەرگە زیاد کرا و ناوەکەیان گۆڕدرا بۆ فەرماندەیی هێزەکانی کۆماندۆی کوردستان. ئاکام عومەر لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ لە دژی داعش لە مانگی دەی 2016 دوو جار بریندار بووە. تەنانەت جارێک خۆکوژێکی داعشی بە چەکی 84 تەقاندۆتەوە کە بە خێرایی بەرەوڕووی هێزەکان هاتبوو بۆ خۆتەقاندنەوە و لە ئەنجامدا بەسەختی خۆی بریندار بووە. لە ماوەی شەڕی داعشدا 9 خۆکوژی بە هەمان شێوە تەقاندۆتەوە پێشەوەی خۆیان بە هێزەکانی پێشمەرگەدا بتەقێننەوە. لە ساڵی 2017دا داعش هێرشێکی کردبووە سەر بنکەیەکی ئەمریکیەکان لە مەعسکەر کەیوان لە کەرکووک و لە سەرداوای ئەمریکیەکان بە هاوکاری هێزی کۆماندۆ بەهانای ئەمریکیەکانەوە چووە و خۆکوژێک خۆی بە هێزەکاندا تەقاندۆتەوە و لە ئەنجامدا پێشمەرگەیەک شەهید و فەرماندەکام و 5 پێشمەرگەی تریش بریندار بوون. دواتر ئەمریکیەکان بەهۆی سەختی برینەکەیەوە بۆ چارەسەر دەیبەن بۆ ئەمریکا. لە ماوەی شەڕی داعشدا کاتێک لە میحوەری 5 پێشمەرگە 6 پێشمەرگە لەلایەن داعشەوە گەمارۆ دەدرێن و لەسەر فەرمانی جعفر شێخ مستەفا هێزەکانی کۆماندۆ بە فەرماندەی ئاکام عومەر دوای شەڕێکی قورس دەچن بەهانایانەوە و تەرمی 2 شەهید و 4 پێشمەرگەی بریندار لە گەمارۆکە ڕزگار دەکەن. ئاکام عومەر بەهۆی لێهاتوویەکانیەوە یەکەم پێشمەرگە بووە کە لە تەمەنی 36 ساڵیدا پلەی سەربازی بگاتە عەمید و بە مەرسومی سەرۆکایەتی هەرێم پەسەند کرابێت بۆ ئەوەی جیاواز لە پێشمەرگەکانی کۆماندۆ دەرنەکەوێت هیچ کاتێک نەبینراوە پلەی سەربازیەکەی ببەستێت. لە بواری مرۆیشدا کەسێکی بەخشندە و لە خەمی هەژاراندا بووە و لە ڕێگەی هەڵمەتی خوێنبەخشین و هاوکاری مادیەوە پاڵپشتێکی هەمیشەیی نەخۆشانی تالاسیما و نەخۆشخانەی هیوا بووە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.